بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان طه چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون هەندێکی شان و تویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. ما أنزلنا عليك القرآن لتشقى ئەی پێغەمبەر ئێمە ئەو قورئانەمان دانەبەزاندووە بۆ سەر تۆ تا تووشی خەفەت و غەم و پەژارە ببیت إلا تذكرة لمن يخشى بەڵکو یادخەرەوەیە بۆ ئەو کەسەی کە لە لێپرسینەوەی پەروەردگار دەترسێت. تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلا قورئان لەلایەن زاتێکەوە بەش بەشدا بەزیوە کە زەوی دروست کردووە و ئاسمانە بڵندەکانی بەدیهێناوە. الرحمن على العرش استوى خدای مهرەبان بەسەر تەختی فەرمان ڕەوایەتی خۆیەوە وەستاوە. عەرشی ئەو زاتە لەسەر و حەوت چین ئاسمانەوەیە و لەوێوە سەرپەرشتی هەموو بەدیهێنراوەکان دەکات. له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا و هەرچی لە نێوانیاندا هەیە و هەرچی لە ژێر خاکدایە هەر هەمووی خدا خاوەنیانە. وإن تجهر بالقول فإنه يعلم السر وأخفى خۆ ئەگەر باشکرا قسە بکەیت ئەوە بێگومانە و زاتە بەنهێنی و لە نهێنیش پەنهانتر دەزانێت. الله لا إله إلا هو له الأسماء الحسنى الله زاتێکە کە جگەل لەو خودایەکی تر نییە. هەرچی ناوە پیرۆز و سیفاتە جوانەکان هەیە هەر شایستەی ئەوە. وهل أتاك حديث موسى ئەی پێغەمبەر ئایا هەواڵی بەسەرهاتی موسات پێگەیشتووە؟ إذ رأى نارا فقال لأهلهم كثوا إني آنست نارا لعلي آتيكم منها بقبس أو أجد على النار هدى کاتێک ئاگرێکی بینی لە گەڕانەوەیدا بۆ میسر لە شەوێکی ساردا لە بیابانی سینادا بە خێزانەکەی وت ئێوە لێرە بن بەڕاستی من ئاگرێکم بەدی کردووە با بڕۆم بەڵکو و سەلکە بزوتێکتان بۆ بهێنم یان کەسێکم دەست بکەوێت ڕێنموویم بکات. فلما أتاها نودي يا موسى جاکاتێک نزیشی ئاگرەکە بۆوە بانجی لێکرا ئەی موسا إني أنا ربك فاخلع نعليك إنك بالوادي المقدس طوى دڵنیابە من پەروەردگاری تۆم کەواتە نەعلەکانت دابکەنە چونکە بێگومان تۆ لە دۆڵی پیرۆزی توا دایت. وأنا اخترتك فاستمع لما يوحى منیش هەڵم بژاردوویت بۆ ڕابەرایەتی و پێغەمبەرایەتی جا گوێ بگرە بۆ ئەو شتانەی لە ڕێگەی وەحی و نیگاوە پێت ڕادەگەێنرێت. إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وأقم الصلاة لذكري بەڕاستی هەر من ئەڵڵام من خودام هیچ خودایەک نییە جگەل لە من کەواتە هەر من بپەرستە و نوێژەکانیشت بە چاچی ئەنجام بدە تا هەمیشە منت لە یاد بێت. إن الساعة آتية أكاد أخفيها لتجزى كل نفس بما تسعى بێگومان ڕۆژی قیامەت بەڕێوەیە و هەر دێت نزیکە بیشارمەوە بۆ ئەوەی هەموو کەسێک بە گوێرەی کار و کردەوە و هەوڵ و کۆششی پاداش بدرێتەوە. فلا يصدنك عنها من لا يؤمن بها واتبع هواه فتردى ئەی موسا
نێڵیت ئەو کەسانەی کە باوەڕیان بە قیامەت نییە و شوێنی ئارەزووی خۆیان کەوتون لەو ڕاستیە وێڵت بکەن چونکە ئەو سات تیا دەچیت و زەرەر دەکەیت. وما تلك بيمينك يا موسى اینجا خدای گەورە پرسی ئەی موسا ئەی ئەوە چییە بەدەستی ڕاستەوە گرتوتە؟ قال هي عصاي أتوكأ عليها وأهش بها على غنمي ولي فيها مآرب أخرى. موسا وتی ئەوە گۆچانەکەمە خۆمی بەسەردا دەدەم و دەی ماڵم بە درەختدا تا گەڵا بوەرێنم بۆ مەڕەکانم چەند مەبەستێکی تریشم تێیدا هەیە. قال ألقها يا موسى خدا فەرمووی دەفڕەی بدا ئەی موسا. فألقاها فإذا هي حية تسعى. جا هەر کە فڕێیدا یەکسەر بوو بە مارێکی زیندوو بە خێرایی دەجوڵایەوە. قال خذها ولا تخف سنعيدها سيرتها الأولى. خدا فەرمووی بیگرە و مەترسە وەک ئەوسای خۆی لێ دەکەینەوە. واضمم يدك إلى جناحك تخرج بيضاء من غير سوء آية أخرى. دەستیش بخەرە ژێر باڵتەوە ئەو کاتە بەڕەنجی سپی و درەوشاوەیی دێتە دەرەوە بێ ئەوەی عەیبدار ببێت ئەوەش نیشانە و بەڵگەیەکی ترە. لنريك من آياتنا الكبرى. ئەم شتانە بۆ ئەوەیە تا هەندێک لە معجزە گەورەکانی خۆمانت نیشان بدەین. اذهب إلى فرعون إنه طغى. دەبچۆ بۆ لای فیرعون چونکە بێگومان یاخیە و لە سنوور دەرچووە. قال رب اشرح لي صدري. موسا کەوتە نزاکردن وتی پەروەردگارە سینە و دڵ و دەروونم ئاسوودە و گوشاد بکە. ويسر لي أمري. ئیش و کار و هەوڵ و کۆششم بۆ ئاسان بکە. واحلل عقدة من لساني يفقه قولي. گرێی زمانم بکەرەوە و زمانم گۆیا و پاراو بکە تا لە قسە و گفتار و مەرامم تێبگەن. واجعل لي وزيرا من أهلي. لە کەس و کاریشم هاوکار و یارمەتی دەرێکم بۆ بڕیار بدە. هارون أخي اشدد به أزري. حەز دەکەم هاڕوونی برام بێت خدایە پشتمی پێ بەهێز بکە. وأشركه في أمري. بیکە هاو بەش و یاری دەدەرم لە گەیاندنی پەیامەکەتدا. كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا. تا تەسبیحات و ستایشی تۆ زۆر بکەین زۆر یادی تۆش بکەین و ناوی تۆ بەرین. إنك كنت بنا بصيرا. چونکە بەڕاستی تۆ هەمیشە بینای بە حاڵی ئێمە بە هەڵس و کەوتی ئێمە بە هەموو شتێکی ئێمە. قال قد أوتيت سؤلك يا موسى. خدای گەورەش فەرمووی ئەی موسا هەموو داخوازیەکانت بەجێیە و پەسەندە و هەموویانت پێدرا. ولقد مننا عليك مرة أخرى. سوێن بە خوددا بێگومان ئێمە جارێکی تریش منەتمان ناوەتە سەر تۆ و لای ڕەحمەتمان لێ کردوویتەوە. إذ أوحينا إلى أمك ما يوحى. کاتێک ئێمە ئەوەی پێویست بوو بەدایکت ڕابگەێنرێت پێمان گەیاند. أن اقذفيه في التابوت فاقذفيه في اليم فليلقه اليم بالساحل يأخذه عدو لي وعدو له وألقيت عليك محبة مني ولتصنع على عيني. كبيخر ناو تابوتيشي تايبتوا إنجا بيخر الدرياوا با دەریا بەرەو کەنار بیبات تا سەرنجام دوژمنەکەی من و دوژمنەکەی ئەو بیگرێتەوە. خۆشەویستیم ڕژان بەسەردا تا لەژێر چاودێری مندا گەورە ببیت. إذ تمشي أختك فتقول هل أدلكم على من يكفله فرجعناك إلى أمك كي تقر عينها ولا تحزن وقتلت نفسا فنجيناك من الغم وفتناك فتونا فلبثت سنين في أهل مدين ثم جئت على قدر يا موسى.
لەبیرت نەچێت کاتێک خوشکەکەت دەڕۆیشت و چاودێری تۆی دەکرد لە نزیک کۆشتی فرعونەوە بینی گیریان خواردووە بەدەستەوە وتی باشە ئایا کەسێکتان پێ بڵێم تا بۆتان بەخێو بکات ئەوسا تۆمان گەڕاندەوە بۆ لای دایکت تا چاوی ڕوون بێت و خەفەت نەخوات ئەوە بوو کە گەورە بوویت بەهەڵا کەسێکت کوشت اینجا ئێمە ڕزگارمان کردیت لە غەم و پەژارە بە جۆرەها شێوە تۆمان تاقی کردوتەوە ئیترەوە بوو ساڵەها لەناو خەڵکی مەدیەندا مایتەوە بە شوانکاری ژیانی خۆتت بردەسەر اینجا ئەی موسا لە کاتی دیاری کراودا هاتوویت تا پەیامی ئێمە وەربگریت و ڕای بگەێنیت واصطنعتك لنفسي جاچاک بزانە من تۆم دروست کردووە بۆ خۆم تا پەیامی من ڕابگەێنیت اذهب أنت وأخوك بآياتي ولا تنيا في ذكري دەی بڕۆ خۆت و براکەت هاوڕێ لەگەڵ معجزەکانمدا نەکەن لە گەیاندنی پەیامی مندا سستی و خاوی بکەن اذهبا إلى فرعون إنه طغى هەردووکتان بچن بۆ لای فرعون چونکە بەڕاستی ئەو لە سنوور دەرچووە و لە مەرزی بەندایەتی ترازاوە فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى هەردووکتان بەنەرمی و بەجوانی گفتوگۆی لەگەڵدا بکەن بۆ ئەوەی یاداوەری وەربگرێت یا ترسی سزای ئێمە لە دەرونیدا جێبگرێت قال ربنا إننا نخاف أن يفرط علينا أو أن يطغى موسا و هاڕون وتیان پەروەردگارە ئێمە بەڕاستی دەترسین پەلامارمان بدات و لە ناومان بەرێت پێش ئەوەی پەیامەکەتی پێڕابگەێنین یان زیاتر سەرکەشی بکات قال لا تخافا إنني معكما أسمع وأرى خدای گەورە فەرمووی مەترسن من بەڕاستی لەگەڵتاندام دەبیستم و دەبینم نایەڵم دەست درێژی بکاتە سەرتان فأتياه فقولا إنا رسولا ربك فأرسل معنا بني إسرائيل ولا تعذبهم قد جئناك بآية من ربك والسلام على من اتبع الهدى اینجا بچن بۆ لای و پێی بڵێن ئێمە هەردووکمان لەلایەن پەروەردگاری تۆوە ڕەوانە کراوین باوەڕی پێ بهێنە و نەوەی ئیسرائیلیش ئازاد بکە با لەگەڵماندا بن سزا و ئازاریان مەدە بەڕاستی ئێمە هاوڕێ لەگەڵ معجزەی تایبەتی لەلایەن پەروەردگارتەوە ڕەوانە کراوین سڵاویش لەسەر ئەو کەسانە بێت کە شوێنی هدایەت و ڕێبازی ڕاستەقینە کەوتون إنا قد أوحي إلينا أن العذاب على من كذب وتولى بێگومان ئێمە ئاگادار کراوین کە سزا و ئازار و بەڵا لەسەر ئەوانەیە کە ڕاستیەکان بە درۆ دەزانن و پشتی تێدەکەن و لێی یاخی دەبن قال فمن ربكما يا موسى فرعون بەفیزەوە وتی باشە ئەی موسا پەروەردگاری ئێوە چێیە قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى موسا وتی پەروەردگارمانە و زاتەیە کە هەموو شتێکی بەتایبەتی و ڕێک و پێچی دروست کردووە پاشان ڕێنمویی کردووە تا بەچاچی دەوری خۆی ببینێت و لە خزمەتی ئادەمی زاد دابێت قال فما بال القرون الأولى فرعون وتی ئەی ئەو هەموو خەڵکەی کە لەوە و پێشتیا چوون چیان لێ هاتوو سەرنجامیان چۆنە قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى موسا وتی زانیاری ئەوانە لای پەروەردگارمە و لە دۆسیەکانی لەوح المەحفوظدا پارێزراوە پەروەردگاری من هیچی لێون نابێت هیچ شتێکیش فرامۆژ ناکات الذي جعل لكم الأرض مهدا وسلك لكم فيها سبلا وأنزل من السماء ماء فأخرجنا به أزواجا من نبات شتى ئەو زاتەی کە زەوی بۆ ئێوە بارهێناوە وەکو لانکە و بێشکە لەسەری دەحەوێنەوە هەروەها جۆرەها ڕێگەی زەمینی و ئاسمانی و هەوایی تێدا بۆ فراهەم هێناون
لاسمانیشەوە باران دادەبەزێنێت کە بەهۆیەوە چەندەها جووت ڕوەچی پێڕواندووە. كلوا وارعوا أنعامكم إن في ذلك لآيات لأولي النهى. خەڵچینە بخۆن لەو بەرهەم و بەرەکەتە، ماڵاتەکانیشتان بلەوەڕێنن، بەڕاستی لەو شتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ کەسانی ژیر و هۆشمەند. منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. ئێوەمان هەر لەم زەویەت دروست کردووە، دوای ماوەیەک دەتان خەینەوە ناوی، پاشان جارێکی تر دووبارە لەو زەویەت دەرتان دەهێنینەوە بۆ لێپرسینەوە و وەرگرتنی ئەو پاداشتەی کە شایستن. ولقد أريناه آياتنا كلها فكذب وأبى. سوێن بە خوددا، بەڕاستی هەرچی بەڵگە و معجزە هەبوو نیشانی فرعونماندا، کەچی هەر هەمووی بە درۆزانی و ئامادە نەبوو باوەڕ بهێنێت، بەڵکو هەر سەری بادا و یاخی بوو. قال أجئتنا لتخرجنا من أرضنا بسحرك يا موسى. فرعون بەناڕزاییەوە وتی: ئەی موسا، هاتووی بۆ لامان تا لەسەر زەوی خۆمان بە دەرکردنمان بدەیت و ئاوارەمان بکەیت بەهۆی جادو گەریەکەتەوە؟ فلنأتينك بسحر مثله فاجعل بيننا وبينك موعدا لا نخلفه نحن ولا أنت مكانا سوى. کەواتە سوێن بێت ئێمەش جادوویەکت بۆ دەهێنین وەک ئەوەی خۆت، جا شوێن و کاتێک بۆ ئێمە و بۆ خۆت دابنێ، نە ئێمە سەرپێچی لێ بکەین نە تۆش، تا لە یەک شوێن و کاتدا دەست بەکار ببین لە شوێنێکی ڕێک و پێکدا. قال موعدكم يوم الزينة وأن يحشر الناس ضحى. موسى وتی: کاتی دیاری کراومان ڕۆژی ڕازاننەوە بێت و لە کاتی چێشتن گاودا خەڵکی کۆ بکرێتەوە. فتولى فرعون فجمع كيده ثم أتى. فرعون و دانشنەی بەجێهێشت و هەرچی فێڵ و تەڵەکەی هەبوو خستێک کار و پاشان لە کاتی دیاری کراودا هات بە لە خۆبایی بوونەوە. قال لهم موسى ويلكم لا تفتروا على الله كذبا فيسحتكم بعذاب وقد خاب من افترى. موسى بجادو گەرانی وت: هاوار لە ئێوە نەکەن درۆ بەناوی خودداوە هەڵبەستن، هاوڵی بۆ بڕیار بدەن باوەڕ بە پێغەمبەرانی نەکەن، چونکە ئەو زاتە بەتوانایە بە بەڵایەک هەمووتان لەناو ببات و بتان فەوتێنێت، چونکە بەڕاستی ئەو کەسەی کە شتی ناڕەوای هەڵبەستوە و پڕوپاگەندەی درۆی کردووە نائومێد و بێهیوا و ڕەنجەڕۆ بووە. فتنازعوا أمرهم بينهم وأسروا النجوى. گفتاری موسا کاری تێکردن، کەوتنە باس و خواست لە نێوان خۆیاندا و بەنهێنی چپ و هۆڕیان دەست پێ کرد. قالوا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى. هەندێک لە دار و دەستەی فرعون وتیان بە جادوگەران: بەڕاستی ئەم دوانە دوو جادوگەرن و دەیانەوێت لە وڵات و نیشتمانی خۆتان دەرتان پەڕێنن بەهۆی جادوەکەیانەوە و ئەم ڕێگە و بەرنامە گرنگ و بەرزەی ئێوە لەناو برن. فأجمعوا كيدكم ثم أتوا صفا وقد أفلح اليوم من استعلا. جاهرچی توانا و دەسەڵات و جادوویەکتان هەیە بیخەنە کار و یەک پارچە و یەک دەست بەکار بن، بێگومان ئەوەی ئەمڕۆ دەیباتەوە سەرفراز و سەرکەوت و بەهرەمەندە. قالوا يا موسى إما أن تلقي وإما أن نكون أول من ألقى. ئەوسا جادوگەران وتیان: ئەی موسا، یان تۆ دەست بەکار بە و دار عەسای خۆت فڕێ بدە، یان ئێمە سەرەتا دەست پێ دەکەین و فڕێی دەدەین. قال بل ألقوا فإذا حبالهم وعصيهم يخيل إليه من سحرهم أنها تسعى. موسى وتی: نەخێر، ئێوە لە پێشدا دەست پێ بکەن، جا هەر کە دەستیان پێ کرد
پەت و گریس و دار و چێوەکانیان وا دەهێنرایە بەرچاوی بەهۆی جادویانەوە بێگومان وەک مار بە خێرایی دەڕوات. فأوجس في نفسه خيفة موسى قلنا لا تخف إنك أنت الأعلى. ئەوسا موسا هەستی کرد بە ترسێک لە دڵ و دەرونیدا. ئێمەش نیگامان بۆ کرد وتمان مەترسە و دڵنیابە چونکە بەڕاستی هەر تۆ بەرز و سەرکەوتوویت. وألق ما في يمينك تلقف ما صنعوا إنما صنعوا كيد ساحر ولا يفلح الساحر حيث أتى. ئەوەشی لە دەستی ڕاستتدایە واتە عەساکەت فڕێ بدە هەرچی ئەوانە کردویانە دەیماشێتەوە و قوتی دەدات چونکە بێگومان ئەوەی کردویانە تەنها فێڵ و تەڵەکەی جادوگەرە جادوگەریش بۆ هەر کوێ بچێت و هەرچی بکات سەرکەوتوو نابێت. فألقي السحرة سجدا قالوا آمنا برب هارون وموسى. ئەوسا ئیتر هەموو جادوگەران خران بەڕوودا و سوژدەیان برد بۆ خوددا ڕاستیان بۆ دەرکەوت وتیان ئیتر ئێمە باوەڕێکی بەتینمان هێناوە بە پەروەردگاری هاڕون و موسا. قال آمنتم له قبل أن آذن لكم إنه لكبيركم الذي علمكم السحر فلأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم في جذوع النخل ولتعلمن أينا أشد عذابا وأبقى. فرعون وتی ئایا ئێوە هەر ئاوا باوەڕتان پێهێنا پێش ئەوەی مۆڵەتتان بدەم و ڕازی بم؟ بەڕاستی دیارە موسا گەورە و مامۆستاتانە و هەر ئەو فێری جادوگەری کردوون شەرت بێت دەست و قاچتان بە پێچەوانەوە بقرتێنم و هەڵتان واسم بە قەدی دارخورمادا ئەوسا چاک دەزانن کە کاممان من یا خودای موسا سزامان تند و تیژ و بەردەوامە. قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا فاقض ما أنت قاض إنما تقضي هذه الحياة الدنيا. جادوگەرانی تاوێک لەمەوبەر بە باوەڕێکی بەتینەوە وتیان هەرگیز تازە باوی تۆ نادەین بەسەر ئەم بەڵگە و نیشانانەدا کە بۆمان هاتووە سوێند بەو کەسەی کە دروستی کردوین چیت لەدەست دێت ئەنجامی بدە و درێغی مەکە بەڕاستی تۆ هەر دەتوانیت ژیانی ئەم دنیایەمان لێزەوت بکەیت. إنا آمنا بربنا ليغفر لنا خطايانا وما أكرهتنا عليه من السحر والله خير وأبقى. ئێمە ئیتر بەڕاستی باوەڕمان هێناوە بە پەروەردگارمان تا لە گوناهەکانمان خۆش ببێت و لەو جادوگەریەش کە بە زۆر پێت کردین هەمیشە خودای گەورە لە هەموو کەس چاکتر و لە هەموو کەس پایەدارتر و بەردەوامترە. إنه من يأت ربه مجرما فإن له جهنم لا يموت فيها ولا يحيا. ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوەی بەتاوان و گوناهەوە بگەڕێتەوە بۆ لای پەروەردگاری بێگومان ئەوە دۆزەخ بۆی ئامادەیە کە نەدەمرێت تێیدا تا لە سزا ڕزگاری ببێت نەدەژی بە ئارامی و ئاسوودەیی. ومن يأته مؤمنا قد عمل الصالحات فأولئك لهم الدرجات العلا. ئەو کەسەش بە ئیمانەوە بگەڕێتەوە بۆ لای و بەڕاستی کردەوە چاکەکانی ئەنجام دابێت ئەوە بۆ ئەوانە پلە و پایەی بەرز و بڵند ئامادەیە. جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك جزاء من تزكى. بەهشتی عەدنە کە باخەکانی چڕ و پڕە دەچنە ناوی چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی هەمیشەی و نەبراوەدا ئەوەش پاداشتی کەسێکە دڵ و دەروون و ڕەوشتی خۆی خاوێن کرد بێت.
ولقد أوحينا إلى موسى أن أسر بعبادي فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخاف دركا ولا تخشى. دوای تێپەڕبوونی چەند ساڵێک سوێن بە خودا بەڕاستی نیگامان بۆ موسا کرد کە شەوڕەوی بکا بە بەندەکانم و ڕێگەیەکی وشتیان لە دەریادا بۆ دابین بکە و لە کاتێکدا ترسی ئەوەت نییە کە پێت بگەن و خەمی نوقم بوون و تیا چوونیشت نییە. فأتبعهم فرعون بجنوده فغشيهم من اليم ما غشيهم وأضل فرعون قومه وما هدى. ئەوسا فرعون بەسەربازانیەوە شوێنیان کەوتن کتو پڕ لەناو ئاوەکەدا شەپۆڵی دەریا دای بەسەریاندا و هەموویانی داپۆشی بەچ داپۆشینێک. فرعونیش قوم و گەلەکەی خۆی گومڕا کرد و ڕێنموویی نەکردن. يا بني إسرائيل قد أنجيناكم من عدوكم وواعدناكم جانب الطور الأيمن ونزلنا عليكم المن والسلوى. پاشان خدا ڕوو بەنەوەی ئیسرائیل دەفەرموێت ئەینەوەی ئیسرائیل بێگومان ئێوەمان لە دەست دوژمنەکەتان ڕزگار کرد و بەڵێنیشمان دانێ کە لە لای ڕاستی چێوی تووردا پەیمانتان لێ وەربگرین گەزۆ و شەلاقەشمان بۆ دابین کردن. كلوا من طيبات ما رزقناكم ولا تطغوا فيه فيحل عليكم غضبي ومن يحلل عليه غضبي فقد هوى. بخۆن لەو ڕزق و ڕۆزیە پاک و چاکانەی کە پێمان بەخشیون و زیادە ڕەوی و گوناهکاری و فێڵ و تەڵەکەی تێدا مەکەن بۆ ئەوەی خەشم و قینی من داتان نەگرێتەوە. بێگومانەوەی خەشم و قینی من دای بگرێت ئەوەی تر کەوتووە و تیا چووە. وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى. دڵنیاش بن بەڕاستی من زۆر لێ خۆش بووم لەو کەسەی کە تەوبە دەکات و باوەڕدەهێنێت و کار و کردەوەی چاکە دەکات لەوە دوا تا دوا هەناسەی ژیانی بەردەوام دەبێت لەسەر ئەو ڕێبازە. وما أعجلك عن قومك يا موسى. لەوە دوا موسا خۆی گەیاندە چێوی توور خدای گەورە لێی پرسی ئەی موسا بۆچی تۆ پەلت کرد و قەومەکەت بەجێهێشت؟ قال هم أولئك على أثري وعجلت إليك رب لترضى. موسى وتی ئەوان لەسەر ڕێبازی من دەڕۆن بەڵام من ئارەزومەندی گفتوگۆت بووم بۆیە بەپەلە هاتم تا تۆ ئەی پەروەردگارم لێم ڕازی بیت فەرمانە پیرۆزەکانت وەربگرم. قال فإنا قد فتنا قومك من بعدك وأضلهم السامري. پەروەردگار فەرمووی بێگومان ئێمە قەومەکەتمان لە دوای هاتنی تۆ تاقی کردەوە کەچی سەرکەوتوو نەبوون باوەڕدامەزراو نەبوون کابرای سامیری گومڕای کردن. فرجع موسى إلى قومه غضبان أسفا قال يا قوم ألم يعدكم ربكم وعدا حسنا أفطال عليكم العهد أم أردتم أن يحل عليكم غضب من ربكم فأخلفتم موعدي. پاشان موسا گەڕایەوە بۆ ناو قەومەکەی بەتووڕێی و داخ و خەفەتێکی زۆرەوە وتی ئەی قەومەکەم مەگەر پەروەردگارتان بەڵێنی چاچی نەدابوونێ کە سەرفراستان بکات لە دنیا و قیامەتدا ئایا ئەو بەڵێن و پەیمانە زۆری پێچووە یاخود ویستان خشم و خین لەلایەن پەروەردگارتانەوە دابارێت بەسەرتاندا بۆیە ئیترێوە ئەو بەڵێنەی دابوتان بە من نەتان بردەسەر کە پابەندی یەک خوددا ناسی بن. قالوا ما أخلفنا موعدك بملكنا ولكننا حملنا أوزارا من زينة القوم فقذفناها فكذلك ألقى السامري. خەڵکەکە وتیان ئێمە سەرپێچی کردنمان لە بەڵێنەکەی تۆ بە ئارەزووی خۆمان نەبووە حەزمان لە سەرپێچی نەکردووە
بەڵام ئێمە زێڕوزیوێکی زۆری قبتیەکان درابوو بەسەرماندا جاییتر فڕێماندا و سامریش بەو شێوەیە فڕێیدا. فأخرج لهم عجلا جسدا له خوار فقالوا هذا إلهكم وإله موسى فنسي. بەو زێڕوزیوە پەیکەری گوێرەکەیەکی بۆ دروستکردن جارجار بۆ ڕێیەکی دەکرد. سامیری و بێدینەکان بێشەرمانە وتیان ئەمە خودای ئێوە و خودای موسایە، ئەو لە بیری چوە و بە شوێنیدا دەگەڕێت. أفلا يرون ألا يرجع إليهم قولا ولا يملك لهم ضرا ولا نفعا. جاء ئەو نەفامانە نازانن ئەو جۆرەکەیە وەڵامی هیچ قسەیەکیان ناداتەوە، هیچ زەرەر یا قازانجێکی بۆیان نییە. ولقد قال لهم هارون من قبل يا قوم إنما فتنتم به وإن ربكم الرحمن فاتبعوني وأطيعوا أمري. بێگومان پێشتریش هارون پێیوتن ئەی قەومی من، ئێوە بەم جۆرەکە زێڕینە تووشی تاقیکردنەوەیەکی سەخت بوون و تێیدا دەرنەچوون. دڵنیابن کە پەروەردگارتان خودایەکی میهرەبانە، شوێنی من بکەون و گوێڕایەڵی فەرمانی من بن. قالوا لن نبرح عليه عاكفين حتى يرجع إلينا موسى. کەچی وتیان هەرگیز وازی لێ ناهێنین و بەدەوریدا دێین و دەیپەرستین هەتا موسا خۆی دەگەڕێتەوە. قال يا هارون ما منعك إذ رأيتهم ضلوا ألا تتبعني أفعصيت أمري. موسا کە گەڕایەوە بە تووڕەیەوە وتی ئەی هارون، چی وای لێ کردیت بێدەنگ بیت و هیچ نەکەیت کاتێک بینیتن ئاوا گومڕابوون؟ چی وای لێ کردیت پەیڕەوی من نەکەیت؟ ئایا لە فەرمانی من یاخی بوویت؟ قال يا ابن أم لا تأخذ بلحيتي ولا برأسي إني خشيت أن تقول فرقت بين بني إسرائيل ولم ترقب قولي. هارون وتی کوڕی دایکم، بۆ ئەوەی سۆزی بجوڵێنێت ڕیشم مەگرە و قژم ڕامەچێشە، من بۆیە زۆر لەسەری نەچووم، بێگومان ترسام دوایی پێم بڵێیت تۆ جیاوازیت خستە ناونەوەی ئیسرائیلەوە و گوێت بە قسەی من نەدا. قال فما خطبك يا سامري. اینجا موسا ڕووی کردە کابرای سامیری وتی ئەی سامیری، ئەو کارە خەتەرناکە چییە کە ئەنجامت داوە؟ ئەم پیران و تەڵەکە و فێڵەت چییە دروستت کردووە؟ قال بصرت بما لم يبصروا به فقبضت قبضة من أثر الرسول فنبذتها وكذلك سولت لي نفسي. سامیری وتی ئەوەی من بینیم ئەوان نەیان بینی، من مشتێکم لە شوێن پێی ئەسپەکەی جبرائیل هەڵگرت و فرێمدایە ناو پەیکەرەکەوە، بەو شێوەیە نەفسی بەدکردارمە و کارەی پێکردم. یاخود دەگونجێت سامیری درۆ بکات تا خۆی لە خەشمی حەزرەتی موسا ڕزگار بکات و جادوویەکی ئەنجام دابێت. قال فاذهب فإن لك في الحياة أن تقول لا مساس وإن لك موعدا لن تخلفه وانظر إلى إلهك الذي ظلت عليه عاكفا لنحرقنه ثم لننسفنه في اليم نسفا. موسا بە سامیری وت دەبڕۆ تا ماوی لە ژیاندا هەر کەسێک نزیکت کەوتەوە دەبێت بڵێیت بە هیچ شێوەیەک بەریەککەوتن نییە. دیارە کە دەستی هەر کەسی بەرکەوت بێت تووشی ئازارێکی زۆر بووە. دڵنیاش بە کە کاتێکی تریشت بۆ دیاری کراوە کە هەرگیز ناتوانیت لێی دەرباز ببیت. سەرنجی خوددا کەشت بدا کە بە دەوریدا دەسوڕایتەوە و دەتپەرست، دەبێت بیسووتێنین و هەلا هەلای بکەین و بیخەینە ناو دەریاوە. إنما إلهكم الله الذي لا إله إلا هو وسع كل شيء علما. خەڵچینە، ئێوە دڵنیابن کە پەروەردگارتان تەنها زاتی ئەڵڵایە، جگەل لەو خودایەکی تر نییە، زانیاری و زانستی ئەو زاتە هەموو شتێکی گرتوتەوە. كذلك نقص عليك من أنباء ما قد سبق
وقد آتيناك من لدنا ذكرا. أي محمد ئێمە بێگومان ئابە و شێوەیە هەندێک لە بەسەرهاتی ئەوانەی ڕابورد بۆت دەجێڕینەوە. دڵنیابە ئێمە لەلایەن خۆمانەوە قورئانمان پێبەخشیویت کە یادەوەری بێت لە هەموو ڕوویەکەوە. من أعرض عنه فإنه يحمل يوم القيامة وزرا. ئەوەی پشتی تێکرد بێت ئەوە بێگومان لە ڕۆژی قیامەتدا کۆڵێک گوناه هەڵدەگرێت. خالدين فيه وساء لهم يوم القيامة حملا. ئەو جۆرە کەسانە لەناو سزادا بۆ هەمیشە دەمێننەوە. ئای چەند خراپە ئەو کۆڵە قورسەی کە لە قیامەتدا بە کۆڵیانەوەیە. يوم ينفخ في الصور ونحشر المجرمين يومئذ زرقا. ڕۆژێک دێت فو دەکرێت بە سووردا. ئەو ڕۆژە تاوان باران چاویان کوێرە و شین هەڵگەڕاوە. دیمەنێکی ناشرین و سامناچیان هەیە. يتخافتون بينهم إن لبثتم إلا عشرا. بەچپە و سەرتە بەیەک دەڵێن تەنها دەشەو نەبێت لە دنیادا یا لە جیهانی بەرزەخدا هیچی ترتان پێچووە. نحن أعلم بما يقولون إذ يقول أمثلهم طريقة إن لبثتم إلا يوما. ئێمە چاک دەزانین سەرنجام چی دەڵێن چونکە ژیرترین و وریاترینیان دەڵێت تەنها ڕۆژێک نەبێت هیچی ترتان پێ نەچووە. ويسألونك عن الجبال فقل ينسفها ربي نسفا. پرسیارت لێ دەکەن دەربارەی کێوەکان کە لە بەرپابوونی قیامەتدا چیان بەسەر دێت. ئەی محەممەد تۆ پێیان بڵێ پەروەردگارم هەڵی دەتەچێنێت و ورد و خاشی دەکات. فيذرها قاعا صفصفا. جا پەرش و بڵاوی دەکاتەوە و دەیکاتە زەویەکی پان و تەخت و بەرین وازی لێ دەهێنێت و بەجێی دەهێڵێت. لا ترى فيها عوجا ولا أمتا. هیچ خوار و خێچی و بەرزی و نزمیەک لەسەر ڕووکاری نابینیت. يومئذ يتبعون الداعي لا عوج له وخشعت الأصوات للرحمن فلا تسمع إلا همسا. لەو ڕۆژەدا هەموو خەڵکی شوێنی جاردەری کۆکردنەوە دەکەون. هیچ سەرپێچی و لاریەک ناکرێت. هەموو دەنگەکان لەبەر پەروەردگاری میهرەبان نزمن و بەهێواشی دەدوێن. تەنها چپە و سرتەیەکی کەم نەبێت هیچی تر نابیستیت. يومئذ لا تنفع الشفاعة إلا من أذن له الرحمن ورضي له قولا. لەو ڕۆژەدا تکاو شەفاعەت وەرناگیرێت و بێسوودە مەگەر لە کەسێک خدای میهرەبان مۆڵەتی بدات و ڕازی بێت بەوەی قسەی بۆ بکرێت و قسەی لێ وەربگیرێت. يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون به علما. خدا بە هەموو ئەو شتانە دەزانێت کە لە قیامەتدا چاوەڕێیانە و بە هەموو ئەو شتانەی کە لە دنیادا ئەنجامیان داوە و ئەو خەڵکە هەرگیز ناتوانن ئاگاداری زانست و زانیاری بێسنووری ئەو زاتە پەی ببن. وعنت الوجوه للحي القيوم وقد خاب من حمل ظلما. هەرچی ڕوخسارەکانە لە ڕۆژی قیامەتدا ملکەت و فەرمان بەردارن بۆ ئەو زاتەی کە هەمیشە زیندووە و دەسەڵاتی بێسنووری هەیە. بێگومان ئەوەی ستەمی کردووە ڕنج بە خەسار و نائومێد و بێهیوایە. ومن يعمل من الصالحات وهو مؤمن فلا يخاف ظلما ولا هضما. ئەوەشی کە کار و کردەوە چاکەکان ئەنجام دەدات و لە کاتێکدا ئیمانداریش بوو بێت ئەوەی تر ناترسێت لەوەی ستەمی لێ بکرێت یا مافی پێشەل بکرێت. وكذلك أنزلناه قرآنا عربيا وصرفنا فيه من الوعيد لعلهم يتقون أو يحدث لهم ذكرا. ئەبۆ شێوەیە ئێمە قورئانێکی عەرەبی و پارا و ڕەوانمان دابەزاندووە و جۆرەها هەڕەشەشمان تێدا باس کردووە بۆ ئەوەی لە خوددا بترسن و یاخود ببێتە هۆی ئەوەی کە یاداوەریان تێدا بەدی بهێنێت.
فتعالى الله الملك الحق ولا تعجل بالقرآن من قبل أن يقضى إليك وحيه وقل رب زدني علما. خدای گەورە زۆر پایە بەرز و بڵندە و پاشای بە حەق و ڕاستەقینەیە. ئەی محەممەد نەکەی لە خوێندنی قورئاندا پەلە بکەیت لە پێش ئەوەی وەحی و نیگای ئەو قورئانە تەواو ببێت بۆ لای تۆ، چونکە ئێمە نایەڵین فەرامۆشی بکەیت، نزا بکە و بژڵێ پەروەردگارە بەردەوام زانست و زانیاری زۆرتر و زیاترم پێ ببەخشە. ولقد عهدنا إلى آدم من قبل فنسي ولم نجد له عزما. سوێن بە خوددا بێگومان ئێمە پێشتر پەیمانمان لە ئادەم وەرگرت کە نزیکی درەختی قەدەغە کراو نەکەوێت کەچی بیری چوو بەمەرجێک نەمان بینی پێشتر بڕیاری کردنی ئەو سەرپێچیە بدات. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس أبى. سەردەمێک بە فریشتەکانمان وت سوژدە بەرن بۆ ئادەم، هەموو سوژدەیان برد جگە لە ئیبلیس کە سەرسەخت و یاخی بوو. فقلنا يا آدم إن هذا عدو لك ولزوجك فلا يخرجنكما من الجنة فتشقى. جاوتمان أي آدم براستي أم إبليسا دژمنی خۆت و هاوسەرەکەتە وریابن لە بەهەشت بەدەرکردنتان نەدات بەو هۆیەوە تووشی ناخۆشی و نەکبەتی و دەربەدەری ببن. إن لك ألا تجوع فيها ولا تعرى وأنك لا تظمأ فيها ولا تضحى. دڵنیاش بە تۆ لە بەهەشتدا نەبرسیت دەبێت نەڕوت و ڕەجاڵ دەبیت و نەتینوشت دەبێت و نەگەرماش زۆرت بۆ دەهێنێت. فوسوس إليه الشيطان قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى. جا شەیتان گومانی خستە دڵیەوە و پێیوت ئەی ئادەم پێت بڵێم و نیشانت بدەم درەختی نەمری و مڵک و داراییەک کە بەسەر ناچێت کامەیە؟ فأكلا منها فبدت لهما سوآتهما وطفقا يخصفان عليهما من ورق الجنة وعصى آدم ربه فغوى. شەیتان هەر کۆڵی نەدا تا فریویدان هەردووچیان لە بەروبوومی درەختەکەیان خوارد ئیتر جل و بەرگ و پۆشاچیان داماڵڕە عەیب و عاریان دەرکەوت بەپەلا هەوڵیاندا بەگەڵای درەختەکانی بەهەشت خۆیان داپۆشن. ئابەو شێوەیە ئادەم یاخی بوو لە پەروەردگاری و فریوی خوارد و ڕێگای لێ تێک چوو. پاشان پەروەردگاری هەڵی بژارد و کردی بە پێغەمبەر تەوبەی لێ وەرگرت و هیدایەت و ڕێنمووی کرد. ثم اجتباه ربه فتاب عليه وهدى. قال اهبطا منها جميعا بعضكم لبعض عدو فإما يأتينكم مني هدى فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى. ئەوسا خودای گەورە فەرمانیدا وتی ئیتر هەردووکتان لە بەهەشت دابەزن بەگشتی هەندێکتان دەبنە دوژمنی هەندێکتان جاگەر هیدایەت و ڕێنمووی من بۆ ئێوە هات ئەوەی شوێنی بەرنامەکەم بکەوێت نەگوم ڕادەبێت نەناخۆشی و ناڕەحەتی و ناسۆر دێتە ڕێی. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. ئەوەیشی ڕووبەر بجێڕێت لە بەرنامە و یادی من و پشتی تێبکات بێگومان بۆ ئەو جۆرە کەسانە ژیانێکی ترش و تاڵ و ناخۆش پێش دێت لە ڕۆژی قیامەتیشدا بە کوێری حەشری دەکەین. قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا. ئەو جۆرە کەسە دەڵێت ئەی پەروەردگار بۆ بە کوێری حەشرت کردم خۆ من کاتی خۆی چاوساغ و بینابووم. قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. لە وەڵامدا خوددا دەفەرمێت تۆ ئابە و شێوەیە بوویت
شوێر بوویت لە ئاستی ئایەت و بەڵگەکانی ئێمەدا کاتێک پێت ڕادەگەێنرا ئێمەش ئەمڕۆ ئاوا مامەڵەی کەسێکی لەبیر کراوت لەگەڵدا دەکەین لە سزا و ئازاردا دەهێڵڕێیتەوە. وكذلك نجزي من أسرف ولم يؤمن بآيات ربه ولعذاب الآخرة أشد وأبقى. ئابۆ شێوەیە تۆڵە دەکەینەوە لەو کەسەی کە لە سنوور دەترازێت و باوەڕ بە ئایەت و فەرمانەکانی پەروەردگاری ناهێنێت. بێگومان سزای قیامەت زۆر سەختتر و بەردەوامترە لە سزای دنیا. أفلم يهد لهم كم أهلكنا قبلهم من القرون يمشون في مساكنهم إن في ذلك لآيات لأولي النهى. ئایا بۆیان ڕوون نەبۆتەوە کە چەندەها نەوەمان پێش ئەمان لەناو بردووە بەناو شوێنەوار و ماڵ و حاڵیاندا هات و چۆ دەکەن؟ بەڕاستی ئالە و بەسەرهاتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ خاوەن بیر و هۆشمەندەکان. ولولا كلمة سبقت من ربك لكان لزاما وأجل مسمى. خۆ ئەگەر بڕیارێک لەلایەن پەروەردگارتەوە پێش نەکەوتایە و مۆڵەتی دیاری کراویش نەبوایە ئەوە لەناو بردنی خوددا نەناسان شتێکی ئەنجام دراو دەبوو. فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى. کەواتە ئەی محەممەد ئەی ئیماندار خۆڕاگر بە بەرامبەرە و گفتارە نابەجیانیان کە دەیڵێن و تەسبیحات و ستایش و سپاسی پەروەردگارت بکە پێش هەڵهاتنی خۆر و پێش ئاوابوونی. لە هەندێک کاتەکانی شەودا هەر تەسبیحات و ستایشی بکە لە بەشە جیاجیاکانی ڕۆژیشدا هەر تەسبیحات و ستایشی بکە بۆ ئەوەی لە ڕەزامەندی پەروەردگار بەهرەمەند ببیت. ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه ورزق ربك خير وأبقى. أي إيمان دار تۆ چاوەکانت مەبڕە ئەو ناز و نیعمەتەی کە هەندێک خەڵکمان لێ بەهرەوەر کردووە کە زینەت و ڕازاوەی ژیانی دنیاە بۆ ئەوەی لەو ناز و نیعمەتە تاقییان بکەینەوە. بێگومان ڕزق و ڕۆزی پەروەردگارت لە بەهەشدا چاکتر و بەردەوامترە. وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى. ئەی پێغەمبەر ئەی ئیماندار فەرمان بدا بە هەر هەموو تاکەکانی خێزانت تا نوێژەکەیان بە چاچی ئەنجام بدەن چونکە خۆراکی ڕۆحە و بەردەوام و کۆڵ نەدەر و خۆڕاگر بە لەسەری. ئێمە بێگومان داوای ڕزق و ڕۆزی لە تۆ ناکەین بەڵکو ئێمە ڕزق و ڕۆزی بە تۆ دەبەخشین. سەرنجامی چاک هەر بۆ خوداناسی و دینداریە. وقالوا لولا يأتينا بآية من ربه أولم تأتهم بينة ما في الصحف الأولى. کافرەکانی مەککە وتیان باشە ئەوە بۆ لەلایەن پەروەردگاریەوە مۆجیزەیەکی بۆ ئێمە نەهێنا و نیشانی نەداین مەگەر باسیەوە مۆجیزانە لە کتێبە پێشوەکاندا ڕوون نەکراوەتەوە کاتی خۆی نیشانی قەومە پێشوەکانمان داوە بەڵام خۆ باوەڕیان نەهێناوە بۆ ئەمانیشی پێش بهێنین هەر باوەڕ ناهێنن. ولو أنا أهلكناهم بعذاب من قبله لقالوا ربنا لولا أرسلت إلينا رسولا فنتبع آياتك من قبل أن نذل ونخزى. خۆگەر بەڕاستی ئێمەیش پێش ناردنی قورئان و پێغەمبەر لەناومان ببردنایە ئەوە دەیانوت پەروەردگارە بۆچی پێغەمبەرێکت بۆ ڕەوانە نەکردین تا شوێنی بەرنامە و ئاەتەکانی تۆ بکەوین پێش ئەوەی زەلیل و ڕیسوا ببین. قل كل متربص فتربصوا فستعلمون من أصحاب الصراط السوي ومن اهتدى. ئەی پێغەمبەر بە دوژمنانی دین بڵێ هەموو لایەک چاوەڕوانن
دا ئێوەش چاوەڕێبن لە ئایندەدا دەزانن کە چێ خاوەنی بەرنامە و ڕێبازی ڕاست و دروستە و چێش ڕێبازی هیدایەتی گرتوۆتە بەر. بسم الله الرحمن الرحيم